سدای سەمتورە و کەلەم گەرمە ئەمشەو چریکەی بانگی دڵ بێشەرمە ئەمشەو. سڵاو ئەرزەکەم لە خزمەتی بینەرانە ئەزیز و خۆشەویستمان بە ناوی خوڵقێنەری هونەر و جوانی بەرنامەکەی ئەمڕۆمان دەست پێەکەین. بەڕێزان ئەمڕۆژ دوو میوانی زۆر تایبەت و خۆشەویستمان هەیە. دوو خاتوونی هونەرمەند، خاتوو شلێرە ئەمینی خواننده و خاتوو ئوسوەی ئەحمەدیان موزیسیەنی خۆشەویست. بەخێرهاتن یەخوا سەر و سەر چاومان. عزیزەکەم مەمنون. زۆر سپاس بەخێرهاتن. میوانداریشۆ مەمنونم. زۆر سپاس بۆیەوە ئەگەر سڵاوتان هەیە بۆ بینەرانتان بێژن. سڵاوم هەست خەمەت تەواو بینەندەگەل ئەزیزتانە مەمنون کە ئەمڕۆ بینەندەیان بەرنامە جوانان. سپاس بۆتە بۆ میوانداری. سپاس بۆیەوە کە تەشریفتان هێنا. سلامەکەم خەمەت بینەندەگەل محتەرەم ئەسوە ئەحمەدیاریم و مەمنون لە داوەتتان. بەخێرهاتن یەخوا سەر و سەر چاومان. شلێرگیان لە تۆ دەست پێکەم سەرەتا تەمەنە چەندێکە و لە دایک بووی کوێی؟ لە تەمەن لە خانمەکان حەساسن لەسەر تەمەن. لە قەیناکە ئاساییە متەوەت هەفتەوە یەکەم لە شاری سنا. بە هەر خۆش بیەخوا. لە دایک بووی کوێی تەمەنە چەندێکە ئوسوەیگیان؟ من لە هەر سنا هاتکمە دنیاوە متەولد هەفتم 22 ساڵمە. هەر خۆش بیەخوا. سەرەتا لەکوێوە هەست بە موسیقی دەستی پێ کرد؟ سازی تەخەسوسیەکەت سنتورە. بۆمان باس بکە بۆ من بۆ بینەرانمان. من چت بووم تەجربی بووم ڕشتەی تەجربی بووم لە دەبیرستان چۆن ئەو زەمانە انتخابێکترمان غێرە تەجربی و ڕیاضی و ئیتر لە کۆنکور کە متەوەجێ بووم علاقەم بۆ ڕشتە نییە واقعان من بۆ ڕشتە دروست نەکریاگەم و چۆن قەبلەنی شەر هەمیشە لەناو خانەوادەی کابووگم کە بە موسیقی هەمیشە تەوەجێ فرێ کریاگەوە باباشم تا حدودە ئاشنایی بووگە بە خاطرەوە منیش خۆم مشەوەقم بوون و خۆشم حەزم کرد کە بچم بەم سەمتە کە زندگی وا بگوزارنم یانە لە تەک موسیقی و ئەو جۆرەکە حەزی پێەکەم. زۆر ڕاستە سنتور و بۆ هەڵبژارد. بەڵێ سنتور لەناو تقریبا بە ئەکسەر سازەکان ئاشنایم بوو چۆن کارگەل ئەساتیت گۆڕم فرە گوێچکە ئەدا ئیتر لە بینیانە دەنگ سنتور و شیوێ ناوازەندگی سنتور بەلامە فرە خۆشتر بوو. حەزت بەوە کرد و ئەوەت هەڵبژارد. جا سەرەتا دینە بزانین بنەماڵەکە چۆن هاتن بەرەو پیریت. شلێرگیان ئەم هەستە چۆن لە دڵی تۆ هەڵقوڵی هەست بە موسیقی و جوانی؟ یەکەم جار کەی بۆ خوێندە؟ یەکەم جار کلاس 5 بووم چۆن خۆشکیشم دڵنی خۆشە یانێ خاڵم دڵنی خۆشە ئۆکە ئەیخۆن من لە ئەوە مەسەڵان فێر بووم باوکم هەستی کرد بۆ کە دڵم خۆشە منیش وتمەشە کارێ بکەم یانێ بخوێنم وە لە ڕێگەیەک نەبوو حەقیقەتەن تا چوومە ڕاهنمایی گروهی دەفنەوازی بوو هاتم بۆ مەدرسە مەسەڵەن مەولودی خانی و لە سنا مەداحیانە خواند منی چوون بوونەوە گروهەکە وتمش حەزەکەم مەسەڵەن دڵم خۆشە حەزەکەم بە جۆر ئستفادەی لێ بکەم ئەوانەوە بزانم سەیباها سەی زاهدی بەخوا فامیلیشیان نازانم وەسخایەکەم لێرە چون بۆ لای وتم کاکە من حەزەکەم بخوێنم چە بکەم وتیتە بۆ چون هایتە ناو گروه دەفنەوازی ئەیتەوە بوو کە یەک دوو بەرنامەی بوو لە ڕاهنمایی ئێجرام کرد تا کەمکەم بۆ بە پلەی کە بتوانم ئێدامێ بم. زۆر ڕاستە هەر بژیت و دەنگیت نەڕزە. سەبارەت بە سنتورەکەت زیاتر قسەمان بۆ بکە کاتێکە هەڵت بژار بنەماڵەت چۆن هاتن بەرەو پیریت؟ وەڵا نایتم چۆن هەر خانەوادەم ئەهل موسیقی بوون بە شدت ئستقباڵیان کرد حەزیانە کرد و سنتوریش چۆن هەر لە تەرزە نەواختنی و هەم وەها ئۆستاد فرە گەورە وەک ئاغای ئۆستاد پایوەر وەک ئۆستاد مشکاتیان وەختی گوێچکەمەدا بە سازەکەیان فرە حەزم پێکردەوە واقعان لەزەتم لێ ئەبەر بە خاطرەوە بوو کە ئیتر سنتورم انتخاب کرد هەرچەنە باقی سازەکان تریش هەر خۆشن بەدەست ئۆستاد خۆیانە واقعان عالی وەلەیتر بەلای منەوە سنتور خۆشتر بوو. بنەماڵی تۆ چۆن هاتن بەرەو پیریت بۆ خوێندن؟ بنەماڵی من دەفەت نەبوو کە باوکم ئەگەر بووایە بە تاکیدم یانێ پێشوازیکی فرە گەرمیە کرد ڕۆحیان شاد یادیان هەرمان قوربانت عەزیزی وەلێ خانوادەم بەگشتی بوون تەنیا براگەوەرەکەم مخالف بوو چکێک یانێ حەزی ناکرد کە بە خوێندن ناکرد چۆن خۆ خوێندن تۆزێک مەسەلەن بۆ ئەو وەختە وا بیریانە کرد وەک ئیسەکە نەبوو ئیسا براگەوەرەکە مخالفە بەخاتە قەومەکان مخالف وسە قەومەکان موافقن یانێ ئەوە بیشتر حەزەکەن کە من نەخوێنم وەلێ برا بچکەکەم یەکێ لە مشەوەقەکانە یەکێ لە ڕەفیقەکانمە یەکێ لەوانسە کە هەمیشە ها بە پشتمەوە یانێ ئەوەی کە من لە هەولێریا سلێمانی ژیاوم بەخاتر برا بچکەکەمە ئیشەڵا هەر خۆش بن لە هەولێر ژیاوی تۆ ماوەی 2 ساڵێ لێنە
براکەیشتان لەوێ بوو براکەمی سەر هەر لێنە خۆی مامۆسای ریاضەس یانێ وەرزشکارە خۆی لێنە ئاشپەزیشە زۆر باشە هەر خۆش بن ئینشەڵڵا هەتا هەتایە بۆ یەک ئەش لەرگیان لەوێ چی تێکرد مەشغوڵ بەچی بوویت مەشغوڵ بەکاری هۆنەری بوو لایڤ موزیک بوو مەساڵەن کلیپ دروستکردن بوو ئەم کارگەلە بوو خۆم بیشتری یانە بیشتری خۆم کارەکان سپانسەری کارەکان و کلیپەکان ئەکسەرەن خۆم بووم یانێ بۆلێ لە کناری شەمزان لایڤ میوزیک بوو بەنامەگەل بوو کە ئیژامانەکرد داوەتیانەکرد بۆ شەبەکەکانی ئاوایکە کۆنسرت گەلێکە بوو ئەمانە کۆنسرت و شتێت ئیجرا کردە تایسە کۆنسرت لە سنا یەک بە تقریبا 10 ساڵ پێش بوو ئەوەڵیم بعد بوو کە ئەم خوێند وەلێ بە تەما بوومە مدەتە بێ مۆجاوێز بگرم کۆرۆنا هات وتی بێستە جارێ بەداخۆ زۆر زۆر بەداخۆ ئەگەر لێت پرسم گەورەترین پاڵپشتی ژیانێکێ بۆ کێمان پێژی گەورەترینیان خانەوادەم وەلێ من براکەم هەم باوک بووگە هەم برا یانێتانم بێژم ئەگە مەساڵەن ئەو نەوایەت ئەو زۆقەکە فرش لەسەری حساسم یانێ 3 ساڵەمە مناڵترە وەلێ حساسەکەم ساڵم باوکمە ئەو نەحەس برا گەورەکەیشم کە واقعاً دووسە مخالفە وەلێ ئەوانیش هەسێ براکەم موافقنی سەر هاڵپشتنەوە لە برا بچکەکەم نەکە بیشتر ناوام کارە حەزەکا بە هۆنەر دۆسە و منیش مناڵ بچکم فراحم حمایەتم لێکە دایکتان چه هەستێکیە دایکم کە ئەوەتە مشەوق زندگی منە یانێ عالیە ئەو نەوێ یعنی بیشتر زەوقەکانم لەوە گرم چۆن خۆشی ئەخوێنێت دایکم دەنگیان خۆشە دایکم سای فرۆخۆشیان لایلایەکانی ئەوەی کە مەساڵان من لە هەولێرە بوومیان لە جێگەی کە زەڵم وە ئەوەڵە خوێنە جاژە باوانەکەم چۆنی گیانە خوا خۆشیان قوربانە دایکم خۆشکەکان خانەوادە واقعان تەنە خۆشیە کە منەسم دڵخۆشیەوە کە خانەوادەم لە پشتمەوە بوون وەهان ئەو یەکی لە چەنێ خاص ئەوەی کە دایکتان لالایی خوێنەوە چەنێ حیف کە ئەمانە بمێنێت و ینی زەبت کردێ زۆر خاصە بێ کە ئەگەر زەبت کردی و هەتا هەتایشەڵا هەر خۆش بن هەزاران ساڵ بەلام بمێنێتەوە ئۆسفەگیان تۆ ئەگەر من داوات لێ بکەم کە کۆپلەیەک پێشکەشی بینەرانمان بکەی بە سنتورە جوانەکەت بە قسەمەکەی چاوەکانت گەشت ئێستا داواکەم لە دەستیانی خۆشەویست سنتورەکەی تۆ بێرنە خزمەتمان
زۆر سپاس گیانی من بەڕاستی کە چێژم بێ سپاس بۆ تۆ زۆر سپاس سەبارەت بۆ قەتعێکە ئەیسە بۆمان لێدا قسەمان بۆ بکە ئەم قەتعە لە ئەوەڵەوە کە شروعم کرد ئاواز بوو ئاوازێ دەرامەدە ئەوەڵ بوو لە دەستگای سێگا و بعدی ئەوێتە قەتعەیە گوڵەفشان لە کتێوە مۆج ئۆستاد پەشەن کامکار بوو انتخابم کرد و تەقدیم خەمەتانم کرد زۆر چێژمان ئازیزی من ئەگەر پێت بێژن کە ئیتر ناتوانی بخوێنی چیتر هەڵە بژێری کەسم حەقی نییە بەڵام ئەو پرسیارت لێ یەکەم نەقاشی پس هەر هەست بە هۆنەرەکەی یانە هەر چێ بێشە ناو هۆنەرا بوو زۆر نەقاشیشم دەست بە تەواحیم خاسەوە لێ تەمامە بە جۆرە ئێدامەی بە زۆر ڕاستە هەر بەردەوام بی لە فعالیەت‌های هۆنەری تا تۆ موسیقیە خوێنی بەڵێ سەبارەت بۆ قسەمان بۆ بکە من 2 ساڵ شروعم کردگە لە دانشگای علمی کاربردیە شروعم کرد بە خوێندنی و ئەوەی کە چوون بۆیە نەزانیم چەند دنیایك گەورەی کاوەسە وەک چه ئۆستادگەل خاستێکم بوو لە دانشگا گشیان کومەکمیان کرد و مشەوەقێک بوون بۆمان و واقعان من هەر لەحسە بە لەحسە کە ڕۆژ بە ڕۆژ کە ئەگوزەرێ واقعان فرێتر عاشق موسیقیەوەم و ئەزام چەنێ هۆنەر و موسیقی جێگەیەک بانی هەسووە چەنێ مەسئولیەتە گەورەیەکی هەست بۆ هۆنەرمەندێ بۆ کەسێکە هالۆ ڕێگا زۆر ڕاستە فکرەکەی تۆ کە تەحسیلاتی ئاکادمیکی ئەو ڕشتە چ تەئسیرێکی لەسەر ساز ژەندنەکەت هەیە؟ خۆ قەتعەن کومەکی فرەترێکەکە بە ئەوەی کە لە بان دەستگاکانەوە ئاشنایی پەیە ئەکەن بە سوورەتێک کامڵەن تەخەسوسی و قەتعەن کومەکی ئەوە کلاسی سۆلفێژ شتە چوون لێرگیان لە کوێچووی لە باشوور هەریا لە ڕۆژەڵات نا هەر لە سنە بەلای دوو ئۆستاد عەزیزە بۆ ماقی وەفا عەبدوڵڵای ئازادەکات کاکە ئازادکات هۆر البته سۆلفێژ بەلای ئاغای بابەشابیەوە بووم لە مۆدەتی موسیقی سۆنەتی کارم کرد دوای ئەو کۆنسێرتە تەحریرەکانم بوو بە سۆنەتی مەجبوور کەوتم بێ بە ناو موسیقی کوردی خلاصە ڕێگەکەم تەواو شێویە یعنی شێویان بە یەکەوە لێ بازم شکر چ سەبکێکە خوێنی سۆنەتی ئەخوێنن پاپیشە خوێنی زیاتر کوردی یان کوردی دێگەر من بێژم کۆپلەیەک پێشکەشی بینەرانمانکە بۆمانە خوێنی زۆر سپاس چاوەکانە گەشت بێ یەخواشی لێرگیان ئێمە لە خزمەتین و گوێچکەمان ماتڵی دەنگی خۆشتە قزای تۆ مەمنون عەزیز شنو سلوي بيانانم خمر بيني قشدردانم هواي ضلي حجارانم من هنگويني سهزارانم حزود ساسای دڵدارانم ئەسی چاوی های من داڵانم های بە پوولەی ناو گوڵزارانم هەورم هاوێنی بارانم بە پوولەی ناو گوڵزارانم هەورم هاوێنی بارانم بریوانم بریوانم کە چاکوردم لە زۆزانم بریوانم آی بریوانم بریوانا کوردستانم سپاس بۆ تۆ گیانی مەش بەڕاستی چێژم بر و دەنگت بەڕاستی ئاسمانی ئاسن من لە سەرەتاوە کە لەگەڵ قسەم کرد پێشتر دەنگتم بیست بوو بەڵام ماوا لە نزیک کۆنم بیست بوو و زۆر هەستێکی خۆشت پێدام سپاس بۆ تۆ هیوادارم ئینشەڵڵا قەت دەنگت نەڕزێت سپاس عەزیزم پێشکەشتان بێ گیانی من نەخشی خانەوادە و بنەماڵە لە پیشرفتی یەک دانە خاتوونە چۆنە بینی چه تەئسیرێکی هەیە
خاتونەوەسە کە ئێمە لە جامعای کە یانە ئەژین دەنگ خانم نابێت ئەوە دیار بێ مەخسوسان کۆنسرتگەلەکە یەکەین ئەشە بوو بانوان بێ ئەوەی کە خانەوادەش لە پشتۆنەوە خۆی مۆزەلێکە ولی ئەوەی کە خانەوادە بێت با وجودە ئەو ڕێگەلە کە هەست بازم خۆی دڵخۆشیەک یانەیەکێ لە پاڵپشتە گۆرەکانە کە تۆتانی دڵنەوابی دڵخۆشبی بەوەی کە هان بە پشتۆ واقعا نەخش ئەساسیە ئەگە خانەوادە نەبێ ئەو ڕۆحە ئەو هەستە تۆ ناتانی دەوی بڕی بە کەسێتر یاکە بە بینەرەکانەوە بەس بە دڵخۆشیەوان و پشتوانی ئەوانەتانی کە ئەو کارتە ئەنجام بێ هۆنەرتە نشان بیت زۆر ڕاستە نەخشی بنەماڵەکەت چۆنە بینی لە پیشرەفتە وەڵام من لە دەوروبەر و خانەوادە هەروەخت هەر کولن بۆ گشتیوا پێشتێک کەسێک کە مەخسوسان بۆ کەنیشکەرێکی بچێتە ناو هۆنەر هەمیشە قسە هەست هەمیشە هەرچ شتێژن وتر ئەوێتە مایە دڵسەردی بۆ بنیاموە لە وەختێ فکرە کاتۆ بنیام کە خانەوادە هیچ مشکڵێکیان نییە ئیتر مهم نییە مردم چ فکرێکەکەنەوە قەتعان ئەوان هانە پشمانە و هەر ئەمە خۆی کۆڵێکە بۆ ڕێگەی پیشرەفتەوەی کە فەرقێک نان نەبێنەوەی کە جنسیەتمان چ سکڕینیان کەنیشکین وە کلەن تاوا جێگە کە تانیگیانە لە حەت تاوانیانە کومەکیان کردگە و مایەی پیشرەفتێکە بوومان زۆر ڕاستە سپاس بۆ تۆ ئوسوی نازەنین شلێرگیان تۆ بە عنوانی خوانندەیەکی ژن ئایا بنەماڵەکەت حامیتن ئایا جامعە زیاتر هاندەرە بۆت یا مانەعە ڕۆژانۆ گیان و سازیزەکەم جامعە تۆ وەختێکە تیتەنەوە ئاسەی هۆنەر ئاسەی موسیقی خانەوادە بەڵێ بەشێکەلەوە ولی جامعە تێتە سەر هاوڕێیەکانە تێتە سەر خودی جامعە کە هاندەر هان زۆربەیان لطفیانەس محەبەتیانەس کە مەساڵان حەزەکەم بەدەم تۆ حمایەتەکان هانە پشتەوە لێ دوور و بەریەکانت لە ئاسەی هۆنەرە فرە مهمەکە لە پشتۆ بن فرە مهمەکە حامیت بن مەساڵان مشاوقت بن کۆمەکت کەن هەداقەڵەگە هیچ نییە ڕێگەکەت پێ پیشان بن وەلێ بەداخەوە فرە ڕێگە گومەکەن یەکێ لە نەقدگەلە یەکێ لە قسەگەلە کە من هەسم جامعی هۆنەریمان چکێکاوە ڕێگەکە گومەکالێت مخۆم یەکی گیرم کردوونەوە ڕێگا وەینەوەسە کە هەمیشە کارەکان بە تەنیاکە ئیسە خاسی یاخراوەتم من ئەمە کارەکان منە کاکە ئەگە شتێکی هەست بە گەورەی بۆشم وەلێ فرە مهمەکە تۆ ئوستادێکت لە پشتۆ بێت دڵسۆزانە لە پشتۆ بێ ڕفێقێکت کە کار هۆنەریەکە دڵسۆزانە لە پشتۆ بێ ئەو دۆروبەریەکانت فرە مهمە و لە بەداخەوە من کەمترێ بینم بە جێگەی وەکە حامی بین یەکترشکنین بە جێگە وەکە دڵسۆزی بینە خەرجا نا بژین تو خرابی ئەمەسە ئەوەسە بەخاتە ڕێگەکە گومەکەی ئەو جۆرە کە باید و شاید ئەمێنی تۆ لە کاخۆدا داخۆم ئەوان ڕاستەکەن یاتۆ ولی حاڵەشە تو خۆت ڕێگەی خۆت انتخاب بکەی تۆش خۆت بچی دقیقەنەوەسە ولی بازم نا چکێک تەسیری هەست مانەعە پس مانەعە جامعە وتم حامیە ئەکسەرەنیان ولی بازێ لە کاری هۆنەریە هەمیشە ڕێگیرین لە کاریەک بەداخۆ ئێمە ئەو شتەمان هەیە تۆ چۆن بیرەکەی تۆ ئوسبەی نازەین توش موافقی وەڵام من چۆن تازە هاتکمە ناویانە لەم 2 ساڵە شتان نەگەیگم بە حەدێکە ئەسهارە نەزەرەکەم وڵێ هەزار حەتەیە بەڵام پێمان خۆشێ باوەڕ و ئیدۆلۆژی توش ببیسی خۆ لە ناو جامعە مردم و ئەترافیان و کۆلەن جدیدەن خاص بووگەن تەوەجێک فرەتریان کردگە بە هۆنەر و ئەمە ئەحساسەکە بەڵێ ئەمە بە نەزەر من خاسرە بە نوع چت مەحسوبەوێ کۆمەک کۆنەندە مەحسوبەوێت زۆر ڕاستە سپاس بۆ تۆ شلێرگیان خەڵک دەنگی تۆیان زۆر پێخۆشە ئەنێژی مثبت دەریافتەکەی لیانۆ لە فەزای مەجازیە هەر کوێی ترکای خوێنی زۆر یانە ئێمە بە ئەوانۆیانێ دڵخۆشین یان وەختێکە کارێکان جامەیان کلیپەکەکەین ئەوان کە بە دڵیان بێ ئەمەش بیشتر دەتوانین کارە هۆنەریکەن کارە جدید بینە دەرەوە خۆشبەختانە تام حەدە من بە دڵمە بە دەستخۆشیان لێەکەم کە دڵ منیان پێ خۆشە بووە لە ماوەی ئەم مدەتەکە کارەکەی مەئیوس بوو بێتی تایسا خوانەکە لە حەزی موسیقایەوە مثل مەئیوس بوو بێتی بێژیتە ئیدامی نایم یا هەر شتێکی ژانۆگیانەوە قسەس بۆ تۆ زۆر یانێ سێکەمە کە ئیشی هۆنەریەکەین ڕۆحمان زۆر ناسکە زۆر لەتیفە من یەکی خۆم لەوانەمە کە زۆر احساساتی یانێ نەکەم مناڵ بووچکیشم ئەوە خۆی نوعیتر احساساتیە یانێ فرە احساساتیم فرە نۆرماڵم یانێ بۆ چتکە لە عاجزە بوو لە ڕێگەی هۆنەرە ئارە وەڵا دنیا کەسە نەوەزۆقمانە تا دڵۆت بگرێ وەلێ بازم
دڵێکی گەرەکە قوتێکی گەرەکە کە هەستی دووارە شڕۆکەی چۆن خۆت هەندا تۆ بگەڕیتەوە ئەمە ڕێگەی منایەت خاسی یاخڕاشێ خۆم کۆمەکی ئێدامەی بێ خۆمەمیانە دیگەران قساکەم وە لە تێتە سەر خۆت کە چەنێ ئیمانت بە خۆت پێ چەنێ باوەڕت بە خۆت پێ چەندێک مەسەڵەن ئەعتەمادت بێ کە بتوانانی ڕێگە سەختی خۆی هەست تۆ وەختێکە مایوسەوی دیگەران کە باعسەوەن تۆ مایوسبی وە لە بازم خۆتی کە ئەشە هەستی تۆ دوارە ئەزنۆ لە ئەوەڵ شڕۆکەیت یانێ بژینە قساکەن قسەکەن دیگەران خاسی یاخراو هەست تۆ هەم تەرەفدار دەستە مخالف دەست بەها بەدڵ تەرەفدارەکانیشە بگوشە بازم هەستی بە احترام ئەو هۆنەرەکە خۆت ژیان و دانیاگە لە پایە زندگی دانیاگە مەسەڵەن بە کۆڵی ئۆمید و ئارزوات کە خۆ ناتوانیت لە نیمە ڕێگە بەخاتە دوو قسە بژینە ئێدامەی نا زۆر ڕاستە وە لە فرە بووگە لەو ناومیدی و مایوسیگە لە فرە بووگەکە من گوێی پێنا بەداخۆ بۆ تۆ بووە ئۆسلگیان وەڵا بۆ من نەفرەوە لێ پێشاتکە قسەگەلێکم ژنەفکە لە حین تەمرین هەروەک شلەر خانم وتیان لە ناو خودێ ڕفێق و یانە ئەوانێکەوە هانە ناو جامای هوەریەکە پێشاتکە مەسەموتیگیانە مەغزمان و بریا ئەمە شاید لەبان ڕۆحیەمەوە تەسیری داناوێت ئەعتماد بەنەفسمی کاهشدایەوە لە خۆ سایم کرد کە هەدەفەکەم فەراموش نەکەم ئارزووەکەم فەراموش نەکەم سێوان مهم نییە من بۆ دڵ خۆم ساز لێ زۆر ڕاستە فکرەکەی تۆ وەزیەتی موسیقی ئایسە بەرەو کوێچێ بەرەو باشیە چێ بەرەو ئوفولە چێ خۆوەزیەتی موسیقی شتێک کاتکە وەکو جاران نەماگە بە دیدمێسە سوۆشیال میدیا کاتکە ئینستاگراماتکە هەر ڕۆژێک و هۆنەرمەندێ هەر ڕۆژێک و چێهرێک هەر ڕۆژێک و مەسەڵەن شایەت منە نۆعیەکە وەسوەگیان 2 ساڵە کارەکە یاکە من بێژم چەند ساڵێکە ئەو خانمەیە و ئاغا هاتکە دوکە هاتکە زین چێژم وای لێ هاتکە کە بینی سب هەڵەس ئینستاگرام بازەکەی سەفحەی جدید فەیسە جدیدە لەسەر ئینستاگرامەکە بە زووش مەحفە بێتوەمانە من زۆرم پێسەیرە مەسەن قەدیم لە سەرەتاوە کە وەکو مامۆستا گەورانمان ئاهاتن وە چەنێ ماندگار وە چەنێ بە قودرەتەوە ئێستا بەداخۆ نازانم وەکو مەسەلەن شتایەک مەحفە بنۆ دێن بە قودرەتەوە دێن بەڵام مەحفە بنۆ نازانم خەتای چییە خەتای ئەوەسەکە یەک دەفە تێنە ناوتڵ کارەکە یەک دەفەش نامێنن زۆر ڕاستە ئێمە ئەبینین بە کەڕات کە فاڵشە خوێنن یا هەر شتێکی ئەبینی کە خانەندە نییە یەکە موزیسیە نیە یەکە نەوازەندە نییە بەڵێ ڕسمە ناتکە ناو کارەکە من نەجم کە حەقێ منەخواوە لە هەر کەسە حەق خۆی هەست لە هەر کەسە بۆ شتێ دروست کردیاگە هەر کەسی ڕسالەت کەسی ڕساڵەتێکی کەسی کارێکی هەست منە خانەندە من ئەگەر ئالم زەمانە بوایەتم شاید ئەو ڕێگا ئەو سەختی گەلەکە کێشام نەمکێشایەت ولی من کە تاگەیەک مەسە ئیسا فرە سەختیگەل و بەدبەختی و بەڵام مایوس بوون و ئەتا هەزینە بەمانە کە چەنە کردیاگە وەلی ئیسا بینی نەوا نییە ئیسا ئینستاگرامەکە خۆتەتانە کە دنیایەکە بۆ بکات سپانسەرەکەت بۆ بکات زۆر ڕاستە ولی بە شێوەیەکی تر بەجا خۆت و تۆ یەک دەفە تێن و یەک دەفەش نامێن یەک دەفە تێنە ناو کارەکە دوایەژی من هۆنەرەکە بە خاتر مەدەب و محافزیەکەم لە خەمەتانە ئینشەڵڵا هەسڵامەت بن و مەمنون پس خۆی زانێ کارەکە وە نییە کە هاتکە زۆر ڕاستە شلێر من سوالێک لێ بکەم جا نازانم ڕاستەقی نەجوەوەی حتمەن ئەوەی کە تۆ گۆرانی وتنت بۆ دڵی خۆت هەڵبژاریانی بۆ ئەرزای ڕۆحی خۆت یا فکرەکەی تۆ ڕسالەتێک تەیە ڕۆژانەگیان من ڕساڵەتەکەی ئەوەسە کە تۆ دەنگێکە دریاگە بێت بە ئەو دەنگە خەمە خەفەتە خۆشیە شادیە خەمەتێ بکەی بە هۆنەر ولی من بۆ دڵ خۆم فرا خوێنم یانێ بە خۆت باوەڕی نەبێ جاجارە من بۆ خۆمە خوێنم کای گیرم و تەنیا دەم خۆشمەم گیرنێ جاجارێکە ناوەحەتیەکم بێ خۆمم کە سوکنای خۆشکم هەست ئاهەنگێکم خۆنگە خاتوشێنی تاڵەبانی لێرە سڵاوە ڕێزم هەیە بۆی هەر وەختی کە ناڕەحەتە ئەو ئاهەنگا خاتە سەرە گیرێت یعنی بۆ دڵ خۆم کە بێژم نا درووە ولی بۆ مردم بۆ ئەوەی کە بتوانم خەمەتێکم بتوانم کە ئەم دڵە بە جۆرێ نیشان بە ڕسالەتت نسبەت بە دەنگت ئەنجام بێ زۆر ڕاستە سپاس بۆ تۆ ئوسوەگیان تۆ سازژەندنت لەبەر ئەرزای ڕۆحی خۆت نەوازشی ڕۆحی خۆت هەڵبژارد یان ئەوەی کە هەدفێکی تر ها لە پشتی من لە ئەوڵە وەختێ ئەنتخابیم کرد بەخاتر خۆم بوو فقط ئەبێ کە زمانێ هۆنەرێکم بێ بۆ خۆم کە خۆم لەزەتی لێ بووم و لە ئیسا وەختێ زانیم هۆنەر فقط معنی ئەوە نییە کە لەزەتێک بنیام بووە تۆ خۆشی بێ و ئەشە تەفەکۆرێکی بێ ئەشە هەدفێکی بێوە شتێکی بێ بۆ جامعەکە فکرەکەمەوە کە ئەشە حتمما پەیامێک بێت بۆ مردم بۆ جامعە وابی دەکەیتەوە
سەختترین تەجروبەی موسیقایی چی بووە لە عینی حاڵ لەزەت بەخش؟ ئەجرای گروهیمان بووگە بۆ ئەوەڵین بار وەختی چوون بە بانسەحنە ئەجرام کرد فرە وەحشەتناک بوو بۆمە لە دوجار واقعان حس خۆشێکی بوو وەختە دیدیم کە ئەتانم ئەو ترسناکیشە کە فکرمە کردەوەنەوە وا بووە وەڵجار؟ ئەوڵجار من والله ئەوڵجار ناوە بەجۆرە تۆ چووم یانێ ئەحساسمە کە تەنیا منم خانەندە هەر لە کۆرەی زەمین تەنیا منەشە بخۆینە دۆ لە حەزگەنە مشکڵێنە وەلی ئەسترس خاص خۆی هەست کۆنسرتکەکەی بەرنامەکەی شتێک ئەسترسی خۆی هەست وەلی ئەوەڵجار کە ئێجرام کرد تا خاترمە لە دەبیرستانە مسابقە بوو من سەرمەداح بووم سەرمەداح بوو ئەگەڵیان بە شوێن چاشێوە ئەمانە کە بێنە سەرمانە من شتم بە مدیرەکەمان من نێسم وەلی زوو بچن چاشێوەکە بێنن بایم بچمە مسابقەکەمان وتی شەین وەکتی فرعجەلێتە چەندەش نازنامە ناوام شەینە کە وەختی چوینە سەر ستیج فرە عادی بە خێراتم خۆشاتنم کرد و دانیشتمە پای خوێندن کاتی نەخوارد مناڵەکان ئێسترسیان بوو ئەلەرزیان وتم چەتانە چۆن خوێندن وتم دەیتم حەزەکەم بخوێنەوە یانێ ئەژێ بخوێنم ڕەنگەریشە سنم کەم بوو مەسەڵەن عادی بوو زۆر ڕاستە سەختترین تەجروبەی موسیقایی چی بووە سەختترین تەجروبە لە عینی حاڵ لەزەت بەخش؟ نازانم فرەن بووتە شتێک بە سەختی بەدەستێنابێ یعنی ئاهەنگێکت کە زۆر زۆر زەحمەتە بۆ کێشابێ؟ ئاهەنگێکم کە دروستم کرد براکەم خەبەری لێ نەبوو لە ئەوانە لە هەولێرە بوو حەزم بوو سوپرایزیکە نەموت بێ سازەکەی خۆمان فرۆشت دیوانم بۆ ئەنگەلا وەڵجار دیوانم کارە کرد کە هاتەوتم هەم باوان ئاهەنگم دروست کرد گەوتی چۆن تانی تۆمانە بۆ چۆن نەتوت کە پێم وتم دێ سازەکەم فرۆشت بۆ چۆن خەبەرت نەداکە پێم بۆ زەبتەکەی چوون بۆ بۆکان ئەوە سەخت بوو بۆم کە سازەکەی خۆمان فرۆشت دڵ هەڵکردن لە سازەکەت وەکو مناڵ حەزمە کرد پێ ئەوایل بۆ لە حەزمە کە سوپرایزیکەم حەزم کرد براکەم سوپرایز بووە تەکمە هات بۆ زەبتەکەی شلەرگیان فکرەکەی تۆ کە تونند و تیژی دش بە ژنانی ئێمە لە سەرتاوە هەتا گۆێستە چ تاغیرێکی کردا باشتر بووە کەمتر بووە کولەن ئەگەر بە دوور بڕوانی جامعی موسیقینە ئینسانەکان فرە مهمن جدیدەنیش فرە ڕۆحیەتیان تێک چۆ نازانم هەم زوو عەسەبیە من هەم جاجا منەوێن لە پشت ماشینە بکەوە حوسڵی نییە بێسێ لە پشت فەرمانە ئەو نە بۆ قادم خارج لە تونند و تیژیەکە بەدەم عەسەبی هەر نەماکە نازانم تێتە بەداخۆ واقعا شاید ئەم خارج لە بەحسەکەی خۆمان کە باسەکەی ئەم وەزیەت کۆرۆنای شاید کە ئەوە ئینسان عەسەبی بووکە بێکاری هاتکە سەرێشە هاتکە فەقری اقتصادی هاتووە تو چۆن بیرەکەی تۆ سەبارەت بۆ تونند و تیژیە؟ وەڵام من فکرەکەم کە فەرقێکی نەکردە فقط شیوەکە عوەز بووگە یانە کولەن گشتی هەر نسبەت بە نەفەقەت ژنگەل بە کولێ موجودات کولەن فرە خۆشونەت فرە بوو بە سۆشات بەخاتر بەداخۆ ئەمە ئەبینین فیلمهایە بە کەڕەت لە فەزای مەجازیە و بەڕاستی من خۆم بیرەکەمەمە چۆن لە دەست ئینسانی ئەم شتە بەردێ شلێر ئەو ئیتفاقا عەجیب و غەریبە بۆ تۆ چی بوو کەوتووە زانیترە ئەمە ڕێگەی تۆی خوێندن چی هانتیدا تۆ عەلاقەت بوو دەنگە خۆش بوو شروع کرد ئەو ئیتفاقە بۆ تۆ چی بووە لە کوێیا بوو؟ خۆڕۆژانە سوالێکت پرسی زووە فەراموشیم کردکە لە نیوەی ڕێگە تا دڵنیا بووی بە هەدەفەکەت چی هانتی؟ نا لە نیوەی ڕێگەکە واقعان پەشیمانە بووم لە نیمە ڕێگە شتێ بوو بە باعیسەوە کە من بێسم مۆدەتێ وێسیان وەلە بازم وتم هاتۆ سەرەوە کە من ناتانم زمانێکم دانیاگە وەختێکم دانیاگە ئەو ڕێگە بێڵکەم دووسە کە سریە مشکڵات ئەس شاید شخصی بە شاید خانوادگی بە شاید ئەتافیان بێ بازم ناوە لە سریە چتکەتێتە سەر ڕێگەت ناتانی جێبێڵی وەلی هەندێکە هاتکەس و سەرەوە هەدەفە کە من بووگمە کە ناوێ جێبێڵم بۆ میتخواتە بزانین چۆنەوە ئێدامەکەی لە ئایەندا زۆر سپاس بۆ تۆ ئەو ئیتفاق عەجیب غەریبە چی بوو بۆت کەوت لە ئەسەی ساز ژەندنە؟ من فکرەکەم و کۆنکور وەختێکە کۆنکورمدا و ئەو شتە واگەرەکەم بوو نەمهاور فکرم کرددیم واقعان من بۆ ئەم بنیام من نیم کە دروست بم بۆ ئەوەی کە بمە دوکترە یا پەرستارە چۆن واقعان ڕۆحیم لە تەکەو شتە نەیە خوار و وەختێکە کەسێکم ئەدی وەخت ساز ئالێ واقعان
حەزم ئەیکرد بۆ ئەوەکە لە جێگەی ئەو فەردا بم، یعنی خۆم بتانم هۆنەرێکم بێ کە ئەو کارە ئەنجام بەم منیش واخان ئەحساسە نیازم پێ کرد و ئەوە بووکەیتر هۆنەرم انتخاب کرد هەربژی و هیوای بەردەوامی لە کارەکەتە. شلێر تکستی ئاهەنگەکانی نووسێ خۆتی نووسی یان کە کۆپی مەسەن کارەکەیت؟ نامە خۆم دەست بە شێرم و خۆم خاسە یەکی لە کارەکانم کاکەفشینە محەممەدی سڵاوە ڕێزم هەیە بۆی کە ئەوەڵ کارێکە سازەکەم فرۆش تاتە سەر تەکستەکە ئەوە وەکو هدیە دای بە من وەکو حامیەک سەی حەفەش ساڵەمە بەرەکە کارەکان تریشم کە شاعری هەست خۆم دەست بە قەڵەمەم خاص نییە. یعنی شاعرێکی بە خصوص هەڵیە بژێری؟ ئەڵێ ئەنتخابیەکە زۆرتر چێ مۆزوی ئینتخابەکەی بۆت فەرق ناکە عاشقانە بێ یان هەر شتێ بێ هەر شتێکە لە گوێچکای خۆش پێی خوێنی یا باری معنایشە بۆ مهمە؟ مهمە کە لە چه جەوێکاوی لە چه شایسە من کارێکم خۆم پارەکە بوو سەری ساڵ کاری کامڵان شاد بوو چێشکەری ئەنگ تایبەت منە ئەنگی مۆدەلاقەتەوەیە حەزی پێەکەم مەسەڵەن تەرەفدارەکانشم حەزی پێکەنەوە کاری شاد بوو بۆ ئەو حاڵ و هەوا بۆ وەزیەتە فرە خاص بوو ئاهەنگەکانت بیشتر ئەحساسی حەزەکەم خۆم ئەحساسەکەم تەکە ڕۆحمە ئەجینە ئەتانم ێتەباتی تەکا بگەم وەێ دوای ئەویشە بە ئاهەنگ شاد چۆنکە خۆم حەزم لە هەڵپەڵکێ بازم هەتکی حەزەکەمەتە بە پێی جەوەکە بزانین چۆن زۆر ڕاستە ئۆسۆیگیان تۆ فکرەکەی تۆ فەزایە بەستەرێ مناسب بۆ ژنانی ئێمە لە جامە حاکمە بۆ شاغڵبوونیان بەستەرێ مناسب ئەبینی وەختێ بە دوورە ڕوانی؟ به نظر من خود بستگی به خود جنگل هست، یعنی به خود فرد اگر گرکی به قطعا بستر فراهمه به چون نه فقط با جنگل ایسانیه کلا نیه لآینده فرم اطمینان من نیه لآینده من هیچ کس ولی خب بعضم هر ایجن بستگی به او فرده هست که گرکی به واقعا با جگه بگیانه هست اوید با چه نوید تو بیرەکەی تۆ چۆن بیرەکەی تۆ شلێرکیان بخوا کاتژن فکرگەلەتانێ بکەم چەند کە ئاڕایشکەری بێت قەڵسازی بێت دەسازی خەلاقیەتی هەزژن ولی شرایطەکەش مهمە کەش هەزینە ماڵیت بێ کە بتوانی ئەو کاتە حمایەت بکەی فرەخانگەر لەس کە فرەکابان دەسەڵەنگینەوە شاید شرایطە ماڵیان نەبێت لە کل لە وەزیەت کار بەخەس نییە کە بێژین چه هەستێک تەیە کاتێکە دەنگی خۆتە بیستی؟ حس خۆشی بکەم هەست یعنی ئەو ارتباتە لەگەڵ یا بەرقەرارەکەی باوەڕەکەی کەم لە دەنگ خۆتە؟ لەو جێگە کەم خۆم خۆشکەرەکە لەو جێگە کە من هەمیشە شکر گوزارم بە نعمەتەکان خوا و ئەو ئێستەباتە ئاگرم یان ئەحساسەکەم ئەو ئێستەباتە خەیکم تەخوا ئاگرم چۆن ئەسانێکی مەسهەبینی وەلی فرە عاتفی و ئەحساساتیم. ئەرفانی ناخوێنی؟ زەمان ئەرفانی ناوە لە زەمانە کە ئەرفانی خۆڵاخا هاوڵ عەجیبێکی بوو ئەرفانی خوێندنم پرە بەدڵ بوو ولی مدەتێتر لە کارەکە دوو کەفتم هاتمە ناو موسیقی سۆنەتی چۆن زەمانی دەفم هەڵبژات بۆەوەی کە وتم کارەکەم شڕاکەم دوورۆ کەفکم لەوەی لە حاڵەوەمە هەستکە هەستکەم ێستا ئەرفانی بخوێنم ئەتوانم ولی شەرایەتەکەی چۆن هاتکی لەناو ئاسێ موسیقی و خوانندگیچکی دوورن لەیەک زۆر ڕاستە بەخاتەوەسە زۆر ڕاستە. چیشت هەیە بۆ ورودی یەک ژن بە ئەرسەی خوانندگی لازمە؟ ورودیەکە خۆ دڵنی خۆش بێ قەتعان شەرایەت فەقەت دەنگی خۆش کافیە؟ وای لێ نەهات کە شێویاگە دڵخۆشی قەبلەن فرە مهم بوو یانێت تۆ دڵت خۆش وایە فرە خوانندەمان بۆ ئێستا هۆنەرمەندێک من کە واقعا حەزەکەم بە سای تارە ڕەسوڵ واقعا دڵنی خۆش بوو زەمان خۆی لە ئەوجا بوو وەلای ئێستا وای لێ نهاتکە تۆشی فەیست بێ دڵت بێ ستایلت بێ یانە کۆلەم بوو گەسە چۆن بێژم شەو شرایطەکە وای لێهات کە لە بیشتر جێگەکان ئەشێت تۆ پەکەیجی کامەڵەت بێ قەبلەنا دڵم بوو ئێستاوە نەماگە تێتە سەر خۆی شخصەکە بۆ شرایطە کارەکەی بچێتە بەر یا بە شرایط خۆی من بۆ جۆرەکە دیگم و ئەیوینم باریکم نەزانم. زۆر ڕاستەش لەگیان ئایسا ئەگەر بتێت بۆ بینەرانمان بێژی کە سەختی ئەم کارە چیان پێژی ئەوانەی کە ئاوات لە دڵی خوێندنن و وەگەرێکیانە تازەواردیم ئەرسە بن. ڕۆژانەگەیان وتمان کە لە ئەوڵیشە سەرەتاش باسمان کرد سۆشیال میدیا ئینستاگرام کارێکی کردگە کە تۆ سەختیەکانت کەمتر بێ تۆتانی بە دووربینە بە گوشیەکە خۆت لە ماڵ و ڤیددیۆکە لە ئینستاگرام دایبنی ئەزانین چێژان وەک جارانی لێ نات کە تێدە سەر ئەسپانسەرێکە حمایەتت لێ بکە ئەو ئەسپانسەرە ئەش ستایلێکت پێ باشە شێوازە خوێندنێ بە ستایلی جدید بیتە ناو خەڵک فەرقەکە وەلێ
سەختی وای نەماکە وەک جاران من ئەحساسەکەم ئەو سەختی گەلەکە ئێمە کێشامان ئەیسواقان فێ ڕاحەتەوە بوو گەسەڵ تۆ ئەتانی بەڕاحەتی بە گوشێکی خۆت کامەڵەن کارەکانەدانی هەفتەی یەکدانە ڤیددیۆ دوودانە لە ئینستاگرام پەخشیکەیتەوە ئەسمان سێر بۆ سوودەتە نەماگە وەک جاران قەبلەنە واقعان حمایەتیانە کرد قەبلەنە دەرخاست فرە بوو خواننده کەم بوو ئێستا دەرخاست کەمە بوو کە خواننده فرەست بەخاتۆسە ئەو ئەسمان سەرە فکرەکەی تۆمە باشە یا خراپە ئەمەی کە ئاوا دەستۆسی ئاسانە بووە ئاسانیەکەی وەسە خوانندەمان فرە بووکە یعنی بە وفور ئەبێ وفور یعنی تو هەر ڕۆژ شتێک جدی دەبینی هەر ڕۆژ کەسێک جدی دەبینی هەر ڕۆژ فەیسی جدی دەبینی بەخاتۆسەکەیتر سەرمایە گۆزاری لەسەر یەک نەفەر جواگو نییە شاید کەسکە لێ خاص ولی واقعا خوانندەمان فرە بوو گەسەڵ منێکی خۆم نازانم بێژم چۆن باسییان کەم یا چۆن واهنماییان کەم وازەحە لە ئینستاگرام لە تیڤیەکان لە فرەجێکی گەلەتانی خۆیان ببینن شتەکە واقعا ڕۆنە وازەحە ببینن زۆر ڕاستە چشت هەیە بۆ ورود بە ئەرسەی موسیقی مەسەن وەکو سازەکەی تۆ سنتور لازمە بە نەزەر ئایا فقط ئێستاداد کافیە؟ بەنظر من جیا لە ئەستعداد ئەوە مهمە کە بنیام تەفەکۆرێکی بێت کە بزانێ لە چی گەرەکە واقعان لە هوەر صرفەن بەخاتر جەزب جنسە مخالفە یا ناواقعان گەرەکیە کە شتێک بە جامعە بگەینێت ئەوێ کە دەردە جامعەک بێژێت یانە واقعان تەفەکۆرێکی لازمە شەناختی بێ شناختی بێ. ساز خوانندگی زۆر ڕاستە واقعاً. شەناخت جیال لە ئەوانە کە باسمان کە واقعا شەناخت موسیقایشی بێت واقعان چۆن موسیقی ئەکسەران خراویش لە مۆرد فکرەکەنەوە زانن کە ئاسانە شتێک نییە خۆشیە و بەخاتۆسەکە فرە بوو گەسەڵ دقیقاً. بەخاتۆسە کە هەر ڕۆژ بە چتگەل بە نەرمەفزارگە لێ ڕاحەتەرە و خوانندگی دڵیان خاسەکەن کارە فەڵچە خوێنەوە لێ بە ئەفەکتی پێیان دقیقاً تەکەوەی کە تۆ لایف شاد بخۆینی بەوێ. واقعان ئاسمان و زەوی فەرقێ تۆ خواننده بێلانە کە ئەفێکتت لایڤی پێ بە ناتانە بخۆێنێ هەمانەکە خوانندەی وا ناتوانێت بخوێنێ فرەمان هەست بەخاتە نە شەناختی موسیقییان هەست نە کلاسێ چووگەنە مەسەڵەن لای ئۆستادێکە بووگەم بەخاتۆسە هەر ڕۆژ جدیدە فڵانیش بوو چ فڵانی بووگە خواننده من چەم لەو کەمترا من ژنەفتەکە بارها وازانت هەرەوەی کە تۆ خوێنی ئێتە شێوانیش بێن زۆر ڕاستە ئەوەیە لاتکە زۆر ڕاستەشتا کاتێککە ساز ئەژەنی چه هەستێک تەیە لەم پلێ ئەوەڵەکە من هەم فعلەن ئەو یعنی تۆ تەلاشم ئەوەسە کە جملەگەلێکەوە ها پشت ئەو چگەلەکە نووسیاگە ئەو نوتگە لە ئەو دەرکی بکەم بتانم حاڵیم بێ هەرەمانە یانە فقط تۆجۆم بەوەسە بیشتر کە حەق مەطلبەکە ئەدا بکەم زۆر ڕاستە ئۆسوەی گیان تۆ بەرنامەت بۆ داهاتوو چییە؟ من ئومیدوارم کە بتانم پابنمە جێگەپای ئۆستادگەلێک گۆرە کە حاڵ دڵ مردم خۆشکەم بتانم ڕەنجە مردم بێژم بتانم هەرەمانە فقط یا وەک ئۆستادەکان خۆم بتانم کمەکێ بکەم بە ئەفرادێک کەوا خواهان ئەم ڕێگەنە وڵاغە چەند کەسە تەربیەتکە لەم زۆر ڕاستە سپاس بۆ ئارزوی پیرۆزت منیش دڵنیام کە پیەگەی شلێرگیان تۆ داهاتووی خۆت چۆنە بینی چ بەرنامەیەک تەیە؟ چەند کارێکە تەمامە ئەنجامی بەم ئەنشەڵا لەم وەزع ناخۆشە کە دنیا تێکە بکە نەمێنین لاچێت ئەمێمانە ناخاندە کە هات کەسە ناومان چەند کارێکا بە دەستمۆگە قسمەت بلاەن گەرتە ئاهەنگسازیکەیت و ئیتربیێتە دەرەوە جدید ئەنشەڵا گەورەترین ئاواتە چییە شرێر؟ ئاوات فرەز یانێ ئاوات گەورەترین ئاوات ماوەسەکە ئەو کارەکە بە دڵ خۆما بە ئۆرکێسترایە قەوی ئەنجامی بەم وەلی جارێ بەرنامەت نییە بۆ بەرنامەم نییە بۆی بەڵە حەزەکەم ئەو شتە ئەنجام بدرگێ شلێرگیان تۆ لە بواری موسیقی و فعالیەتەکەی وا بیرەکەی تۆ ئەگەر فیلمساز بوایت و بتویستایەت فیلمێ ساز بکەی ئەیسە چی مۆزۆیەکت هەڵەبژارد؟ ئەمە تۆ لە حیتە کاری من خارجە یانێ فانتزیەکە. بەوە نەکردگەسەوە چۆن ئەسڵ ناتانم خۆم بۆ جۆرە تەسەوەرکەم وەلێ حەزمە کرد هەر لە مۆردی موسیقی و ژن و ڕێگەکانی و شەرایەتۆم چتکە لە حەزمە کرد کە ڕێگەکە چۆن بێژم ئەو چتکە لە پێشاتکە یا چتکە لە پێشتێت وازەح بێژم بەوانە فیلمێک کورتە فیلمێک ئەوانە بەیانکەم زۆر ئەستا تۆ چیت هەڵەبژارد ئۆسوەی خۆشەویست؟ خۆش بن من چۆن خۆم شتە خوێنم
موسیقی سنەتی ئەخۆینە حەزمە کرد کە ئەگەر بمتانیای فیلمم دروست بکردای بمتانیای لە مۆرد سەرگۆزەشت و سەختی گەلێکەوە ئەفرادی فرە گۆرە ئۆستادگەلی فرە گۆرە بوویانە لە مۆردەوە دروستیکەم کە چه سەختییان کێشاکە چه ڕێگەیەک چووگن واوا موسیقی خەریکە ڕۆژ بە ڕۆژ بە قاقەراجێ یانە هیچ مەزمونونێکی نەماگە نە قودرەتی کاری نە چۆن نە نەوازەندە نە خوانندەکان هیچ تەلاشێکی بۆ ناکەن هەر ئیتر زۆر ڕاستە ئێمە خەریکە بە ئاخریم بەشە لە بەرنمەکەیشمان نزیکە بین و ئوسوە گیان و شلێر گیانی نازنینمان سپاس کە بەرنمەکە ئێمەتان ڕازاوە کرد پێمان خۆش بوو کە زیاتر لە خزمەتتانابین و چێژ بەرین بەڵام هەروە نایڵم کە بچن ئەگەر کە لێ داواکەم کۆپلەیەکی تر پێشکەشی بینەرانمان بکەن قبوڵیەکەی دووبارە چاوەکانت گەشت ئازیزی من نەمردم من نەگارم جارە بێت تۆ نەچم شارت بێ هەتا ئەو خوارە بێت تۆ دەروونم خاڵیا وەکنەی دەناڵێ هەوارێکی چپڵە هاوارە بێت تۆ بیناییم کوێر هاڵایە بەڕووی کەس مۆژەم یەک دڵێ بزمارە بێت تۆ سپاس بۆ تۆ دەسەکانت خۆش بێ بینەرانە ئەزیز و خۆشەویست بەخوای گەورە و مەزنتانە سپێرم تا بەرنمەیەکی تر خواتان لەگەڵ